باشە مامەجان تخوا چێ مردیە؟ کچم گوتم تازیەکەی خزمەتی ناچیارە چێت ببڕۆوە. ڕێپیاوەکە دەبرێت چێ مردی هاوارەت و لۆ قسەی ناکەی. ناکات و لە بووکەکەی خراپتری. باشە باش تێگەیشتیم پێت دەرێم. یاڵە کچەکەم بڕۆ خوارە زۆر سەلام لە بابیشت باشە بێت تازێکیان هەیە لە دوای تازێ سەردانەکەت دەکەم. خوا حافز بە قوربان خوا حافز بەخێرت. ئەرێ پیاوەکە درم تەقی دەبرێت چ بووە؟ چێ مردیە؟ کچێ کەس نەمردیە الحەمدولله هیچ تازیەشوان نیە. وش الحەمدولله لە خوا کچێ خەبەرێکی گەلە خۆشم پێیە لەبەوەی نەمیز باسی بکەم. دەبرێ بە قوربان دەبرێ لۆ نارێ. کچێ ئەمیر تەلەفۆنی لۆ کردم گوتی بابە ئەمن وا لە مختەبەریمە نەتیجەکەم وەرگرتەوە بێگەرد و گیانە. زۆر مەمنون خوای گەورە. ئەرێ وەڵڵا الحەمدولله ئەزەوە دەچینەوێ. وەی لە خوای بە زیاد بی وەی خوایە خوای لێت بە زیاد بی یا ڕەبی. زار زار لە خوای بە زیاد کاو دێستە لە چێن دەرێنە ئەوە نەمارێنە. هەی دەبا بڕۆن تخوا با بڕۆن سوو بکەینەوە مارێ وەخەی. قازاقچێکەش تەلەفۆنی قەپاتە. ئای خوایە دەبی گەیشتوی نەگەیشتوی. جانەکەم پێ بکەنە دوای ئەو هەموو ماوەیە مناڵێکمانە بێ. الحەمدولله ساری بۆ کڕم یاری بۆ کڕم حەزی بەچی بێ بۆ یەکڕم ئیشاءالله. ئەرێ ئەو خەبەرە خۆشەی بیستیتم ڕاستە یان نا؟ ڕاستە بابەجان ڕاستە. الحەمدولله خوایە شوگایە پیرۆزە کچەکەم پیرۆزە. بە زیاد بی یخوای بە زیاد بی کوڕم. وەرە وەی لەو خۆشێ وەی لەو خۆشێ کچەکەم پیرۆزە پیرۆزە پیرۆزە. ئەی خوایە چەند خوای دڵم لێت خۆشە. بە زیاد بی خوایە زۆر شکر یا ڕەبی. هاتم بەس بابەجان بەرێ. زەحمەت هەنی ئیشم پێدە بە تایبەتی. چاوان دایەجان بە ڕوخسەتت بێ. باشە کوڕی خۆم باشە قوربان بم. بڕۆ بە ئەمە بڕۆین وەرە. کوڕی خۆم ئەگەر دەزانی بابەت چەند دڵی خۆشە. یا خوارەوە دوو خۆش بە بابەجان. برێ کوڕم ئەمریکا نەخوا بە زیادەوە تایترەوە مناڵێکمانە بێ و ئەم ماڵ ئاوەدانەکەینەوە. بەس با بەڕاستی ئەمەوێ نهێنیەکت پێ بڵێم. نهێنی؟ بەڵێ چ تێبی درچێنە؟ بابە ڕاستی سەی بکە کوڕم. نازانم چۆن پێ بڵێم ئەترسەم تووڕەبی. نا کوڕم چ تێ لۆم باسکە. بابە ئەوە ڕاستی بێت نەهلاتەوە کوێستا کچە. ئاگەر لێ چ قسان دەکەی؟ بابە جاناگام لێیە بەڵام هەتاوە گەستاوەکە خوشکی خۆم سێرم کردووە. ئێ کوڕم لۆ لەبەر چ؟ باوکە لەبەروی من خێزانی خۆم خۆشەویست ئێوە بە زۆرم کارەتان پێم کرد. ئیتر منی شاتم ئەوە پێ بڵێم خۆتمان فازڵە و کچەتان کردە قوربانی ئێستاش منە مێلی جیابمەوە. کوڕم ئەگامە جارێک ئەو کچەما کردە قوربانی ئەتوو 100 جاران کردە قوربانی. باوکە جا من نەمکردووەتە قوربانی نە کەسم باگێش کردووە نە حەفلەم بۆی کردووە ئیتر بە بێدەنگی جیابینەوە کەس ئاگادار نابێ. کوڕم معقولە کچەک باش ماگەچ تەلاق بدرێ؟ بەڵێ بابە هەیە نەخزمیە مازانێ نەخزمی ئەوانی شەزانێ تر بووە باشترە جیابینەوە. باشە کوڕم باشە با تەلەفۆنەچی لۆ کاک فازلی بکەم حەل و فەسلەچی لە ئەم زوعیدانی. تەلەفۆنی بۆ بکە بابەجان تەلەفۆنی بۆ. ئەلو کاک فازل باشن کاک فازل لە ماڵێ؟ هەرە وەڵڵاهی بابەتەکی زۆر گرنگیە دەمەوێت بێم ئێستا بێم لە لات باسی بکەم باشە؟ باشە باشە خوا حافیز. ئەوەش چارەسەر